لە ئێستادا زۆرە بیستین کە کەسانێک چەوری خوێنیان بەرز بووەتەوە. ئەمە ئەو گرفتەیە کە هاوڵاتیان خەمی لێخۆن هەروەها حەز دەکەن لەبارەیەوە بزانن. لەم بەرنامەیەدا وەڵامی ئەو پرسیارانەتان دەدەینەوە کە پێویستە ئێوەی هاوڵاتی بیزانن لەبارەی بەرزبوونەوەی چەوریەکانی خوێنەوە. با پێکەوە بزانین ئایا چەوریەکانی خوێن چی ئەبێتە هۆی بەرزبوونەوەی ئەم چەوریانە؟ ئایا ئەگەر ئەم چەوریانە ئەگەر پشکنینمان کرد چەوریەکانی خوێن بەرز بوو، ئێمەی هاوڵاتی پێویستە چی بکەین؟ لە چ کاتێکا پێویستە دەرمان وەربگرین؟ هەروەها بزانین ئایا کێن ئەو کەسانی کە مەترسیان لێ یەکرێ بۆ بەرزبوونەوەی چەوری خوێن؟ هەروەها کێن ئەو کەسانی کە پێویستە پشکنین بکەن؟ لەگەڵمان بن پێکەوە وەڵامی ئەو پرسیارانتان دەدەینەوە. بەرزبوونەوەی چەوریەکانی خوێن حاڵەتێکی درێژخایەنە کە ڕەنگە خۆپاراستن لە بەرزبوونەوەی چەوریەکان کارێکی ئەستەم نەبێت. ئەم چەوریانە ئەگەر بەرز ببنەوە مەترسی تەندروستی دروست دەکەن، چونکە لە بۆریەکانی خوێندا دەنیشن و دەبنە هۆی تەسکبوونەوەی بۆریەکان و هەندێک جار خوێنی مەی و دروست دەکەن و بەمەش مەترسی توشبوون بە جەڵدەی دڵ و جەڵدەی دەماغ زیاد دەکەن. هەروەها کاریگەریان لەسەر بەرزبوونەوەی پەستانی خوێن هەیە. چەوریەکانی خوێن بە شێوەیەکی گشتی جیاکراونەتەوە بۆ چوار چەوری کە لە پشکنینەکاندا بە چوار جۆر چەوری ناسراون. ئەوانیش کۆلیسترۆل واتە ڕێژەی گشتی کۆلیسترۆڵە لە خوێندا، ترایگلیسراید بە هەمان شێوە ڕێژەی گشتی چەوری ترایگلیسرایدا لە خوێندا، LDL ئەمە بریتە لە کۆلیسترۆلی خراپ واتە ئەو کۆلیسترۆڵی کە مەترسی تەندروستی دروست دەکات، HDL ئەمەیان بە کۆلیسترۆلی باش ناسراوە چونکە کۆلیسترۆلە خراپەکە هەڵدەگرێت و لە ڕێگەی جگەرەوە دەیکاتە دەرەوە. ئێمە لە نەخۆشخانەی بەخشینین، لەگەڵمان بن با پێکەوە بزانین ئایا ئەو کەسانی بە مەبەستی ئەم حاڵەتە واتە بە مەبەستی بەرزبوونەوەی چەوریەکانی خوێن سەردانی نەخۆشخانەکەن پێویستە چی بکەن؟ باو دەبێت بەحسی چەوریەکانی خوێن بکەم تاقیگە لەکوێ هاتن؟ سەرتا دکتۆرێکمان هەیە لە ژووری ساڵی لە ژۆرەیە دەرچی بۆ ئەوێ خواستەکانی بۆ پرسیە هەزڕۆنایەکە پێویست بێت ساڵە. ئێرە پزیشکێکی لێ پزیشکی گشتی واتە پزیشکی پلەبەندە ڕێنمایی ئەو نەخۆشانەکە کە دێنە ئێرە بەپی پێویستی ئەو پشکنینانەی کە پێویستێتی بۆ نووسێ. ئایا چەوری خوێنە داوایەکە یاخود لەگەڵ پشکنینی چەوریەکان هەر پشکنینێکی تری بوێت بۆیە نووسێت. دکتۆرە ئەو کەسانی کە دێن حەزەکەن چێکی خۆیان بکەن کۆمەڵە پشکنین بکەن بە تایبەتی پشکنینی چەوریەکانی خوێن، سەرەتا لە پرزگەوە یان نێرنە لای ئێوە بۆ ئەوی ڕێنمایان بکەن، وایە؟ زۆر باش. ئێوە چۆن ڕێنمایم کەسانەکەن؟ واتە ئێوە پیان ئەڵێن ئەو چ کەسانێک کە پێویستە پشکنینی چەوریەکانی خوێن بکە، ئەو کەسانە کێن؟ ئایا پەیوەندی بە تەمەن هەیە یاخود بە حاڵتێکی دیاری کراوە؟ ڕۆژانە هاوڵاتیان دێن لێرە داوای پشکنینی خوێن ئەەکەن بە شێوەیەکی گشتی ئەو کەسانی کە دێن بە زۆرینیان جەخت لەسەر ئەوەکەنەوە کە پشکنینی چۆرەکانی خوێنیان بۆ بکەین. ئێمە بە شێوەیەکی گشتی ڕێنمای هاوڵاتیانەکەین ئەو کەسانی تەمەنیان سەر و 20 ساڵە هیچ هۆکارێکی مەترسیداریان نیە لە ڕووی تەندروستی و هیچ نەخۆشیێکی درێژخایەنیان نیە. بەڵێ هاوڵاتیانی ئاسایی ئەوانەی کە هیچ گرفتێکی تەندروستیان نیە کە بەلایانی کەمەوانێت لە ماوەی 5 ساڵ جارێکە پشکنینی چۆرەکانی خوێنیان بۆ بکرێت بۆ ئەوی ئاگادار بن لە تەندروستی خۆیان. زۆر باش. ئەمە سەبارەت بە هاوڵاتیانی ئاسایی، ئەو کەسانی کە مەبەست هاوڵاتینە ئاسایی چی ئەگرێتەوە؟ هەنی هۆکارمان هەیە کە ئێمە لە بواری پزیشکیا پێڵین هۆکاری مەترسیدار کە ئەو کەسانە پێویستە لە کەسانی ئاسایی زیاتر زوو چێکی خۆیان بکەنەوانێ یاخود سەردانی دکتۆری پسپۆڕی ئەو بابەتە بکەن. باشە دکتۆرە، ئەو کەسانی کە ئێوە پشکنینەکانیان بۆ ئەنێرن خۆیان داواکەن ئێوەش پشکنینەکانیان بۆ ئەنێرن، باشە کە ئەنجامەکان دێتەوە ئەگەر ئەنجامەکە نائاسایی بێ ئێوە ڕێنمایی چیانەکەن؟ بەڵێ بەشێکی گشتی دوای ئەوەی کە ئێمە پشکنینەکان بۆ نێرین نەتیجەکانیش هەر دێتەوە بۆ لای ئێمە سەیریان ئەەکەین
بەپێی کەسەکە ئەگەر کەسەکە خۆی نەخۆشی درێژخایانی هەبوو بێت و هەروە هات بێت بۆ ئەوی فحسەکە بکات پێی ئەڵێن ڕێنماییکەین کە بچێتەوە بۆ لای دکتۆرەکەی خۆی ئەگەر یەکەم جاری بێت و هات بێت پشکنینەکەی کرد بێ و پشکنینەکەی نادروست بێت و بەرزیەکی تیا بێت ئەوە ڕێنمایی ئەەکەین کە لێرە سەردانی دکتۆری هەنایی بکات بۆ ئەوی ڕێنمایی تەندروستی خۆر بێت و ئەگەر گەشت بێتە دەرەجەیەکیش عیلاج دەست پێ بکات لەگەڵیان. ئەو هۆکارانەی مەترسی توشبوون بە بەرزبوونەوەی چەوریەکانی خوێن و جەڵدەی دڵ و دەماغ زیاد دەکەن بە شێوەیەکی گشتی چەند هۆکارێک ئەوانەش خۆراکی ناتەندروست، قەڵەوی، نەجوڵان و کەمی وەرزشکردن، جگەرە کێشان، تەمەنی زۆر، شەکرا، هەروەها ئەوانەی لە خێزانەکەیاندا کەسێکی تێدایە کە نەخۆشی بەرزبوونەوەی چەوری خوێنی هەیە یاخود ئەوانەی لە خێزانەکەیاندا کەسێکیان هەیە نەخۆشی جەڵدەی دڵ یاخود جەڵدەی دەماغی هەبووە. سڵاو لێبێ مامەژیان. مامە بۆچی هاتووە بۆ ئێرە؟ هاتوون پشکنینی خوێن پاسی خوێنی بۆکە فەحسی چی بۆکەیت؟ تۆزە چۆرێ خوێنی بەرز بوو هاتم زانمە بەرزێ لەو مسەوەی خۆی ماوە تۆ یانەوە تا دابێت. بڵێ واتە پێشتر فەحسی چەوریەکانی بەرز بوو؟ کردووە بەرز بوو چ ئاسی چۆری ئێساتم زانمە دابەزیوە تۆیان لەو مستەوەی خۆیان. ینی چەوریەکانی بەرز بوو دکتۆر بینیوێتی دەرمانی بۆ نووسیوە؟ بێگومان پاسمان کردو پشکنیمان بۆ کرد. ئێستا هاتوونەتەوە بزانن ئایا دەرمانەکان چەوریەکەی دابەزاندووەیان ناوایە؟ سەرکەوتوو بیمامەکەم. کاک حاجی سڵاو لێبێ. سڵاوی خوا لە هەموو لایەک بێ. کاک حاجی بابەتێکی تەندروستیمان هەیە باز لە بەرزبوونەی چەوریەکەی. تۆ قەت پشکنینی چەوریت کردووە؟ نەقوربان جان. نەتکردووە قەت؟ بۆچی؟ وڵی لەخوا بەزیاد بەشکر هەستم بۆ نەکردو کە چەوریم هەبێ و هەستم بۆ نەکردو کە نەخۆشی شەکرە و زەخت و ئەمانم لەگەڵا الحەمدولله سپاس بۆ تا ئەتەکانە باسی هیچ شتێکی خۆم نەکرد. بەس ڕەنگە جوڵەت زۆر بێ وانە؟ ئەرە وەڵا معدە لە جوولێم لە خواردن گرنگی بە تەندروستی خواردنەکانە دەی یا هەموو خواردنێکە خۆی؟ وەڵی حەتکی خواردن دەی خۆ. الحەمدولله. حەت خواردنێک نییە کە بڵم نایە. بەڵێ. حەبیە خۆم لەخوا بەتابێت. ئەو کەسانی پشکنینی چەوریەکانی خوێن ئەنجامەدەن جا چ ئەوانەی کە سربەخۆ دێن داوای پشکنینەکەن دەچنە لای پزیشکەکەی ژووری سەود و پشکنینی خوێنی چەوریەکانیان بۆ نووسێ هەروە ئەوانەی کە پزیشکە پسپۆڕەکان بۆیانە نووسن دێنە تاقیگە بۆ ئەوەی خوێنیان لێوەربگیرێ بۆ پشکنینی چەوریەکان. ئێستا ڕۆینە تاقیگە لای بەڕێز کاک ئومێد کە بایۆلۆجیە هەروەها بەرپرسی تاقیگەیە با بزانین ڕێنمایی جەنابیان چییە دەربارەی پشکنینی چەوریەکان. ئایا ئەوان کە خوێن وەرەگرن لە نەخۆش هەروەها خوێنەکەی داخڵ بە ئامێرەکانەکەن ئایا ڕێنمایان چیە بۆ ئەنجامدانی ئەم پشکنینانە؟ هەروەها هەڵە تێگەشتنمان بۆ ڕاستەکاتەوە پێمان ئەڵێ کە چۆن پشکنینەکان ئەنجامەدرێ بە کام ئامێرانە ئەنجامەدرێ لەگەڵمان بین. کاک ئومێد بڵێن ئەم پشکنینانە پشکنینی چەوریەکان کە لە خوێن ناکرێ بڵێن ئامادەکاریە بێ وایە واتە هەروە بە عشوایی ناکرێ. ئێوە ئامادەکاری چیڵەن بە نەخۆشەکان پێشەوەی بێن پێشەوەی سەحبی خوێنەکان بۆ بکرێ پێویستە چی بکەن؟ ئێمە پێشەوەی نەخۆشەکە بێ بۆ لامان بڵێن ئێمە پێشتر ضرورە کە نەخۆشەکە کۆمەڵە ڕێنمایی بدرێتێ بۆ ئەوەی کە شیکاریەکەی ئەنجامدا نەتیجەیەکی دقیق و وردی دەستکرد. یەکەمین شت ئێمە تەوسیە یاخود ئامۆژگاری نەخۆشەکەین کە 8 سەعات عفو بەلایانی کەمەوە 10 سەعات بۆ 12 سەعات ئەبێ خواردن نەخوارد. جامەرز نییە خواردنەکە بڵێن هەر ژەم بێت یعنی چایەک یان چکلێتێک شیرینیە ئەو شتە وەردانیش نەخوا وای لێ ئەکات تەنها لە ناچاریە ئاو ڕێگە پێدراوە بۆ ئەوەی یعنی ئەو 10 سەعات بۆ 12 سەعاتە شیکارێکە نەکات. واتە ئەو بخواتەوە کێشە نییە؟ کێشە نییە. بەڵێ لە کۆتاییشەوە ئەو بخواتەوە کێشە نییە؟ نه ئەوە نابێتە هۆی شکاندنی ئەو بڵین بە ڕۆژوبوونەی کە لە ماوەی ئەو 10 بۆ 12 سەعاتەیە کردوێتی. حاڵەتی دووەم ئەوەیە بەڕاستی هەر کەسێک دێ فەحسی شیکاری چەوری ئەکا
ضرورە ستایلی خۆراکی خۆی نەگۆڕێت. یعنی ضرورە ئەم کەسە کە لە هەفتەیەکە بڵێن چۆن خواردنی خۆی ئەخوات، یعنی نەیگۆڕێت، چێکم دوایی نەتیجەکەی خراپەکەوێتەوە. بۆ نمونە کەسەکە کە خۆی ئەزانێت دێ بۆ فەحس 3 ڕۆژ پێش ئەوە ڕێجیمەکە، چەوری ناخوا، شیرینی ناخوا، اینجا دوای ئەوەش 12 سعات 10 سعات نان ناخوا، ئیتر ئەو کات نەتیجەکە ئەنجامەکەی دائەوازێت. بەڵام ئەمە حەقیقی نییە. بۆیە تەوسیە وایە کە ئەم کەسە کە دێ فەحسی شیکاری ئەکات ئەبێ ستایلی خواردنی ڕۆژانەی خۆی تێک نەدا، هەفتانەی خۆی تێک نەدا، چۆن بۆ هەروە بێت هەروە بێت چی خواردووە چی نەخواردووە، تەنها ئەوەی کە هات بۆ مختبەر 12 سعات 10 سعات بەلایانی کەمەوە خواردن نەخوارد. حاڵەتێکی تر هەیە کە ئەمە ینی ضرورە بڵێم، ئەویش ئەوەیە بەڕاستی خواردنی دەرمان. تۆ کاتێ فەحسی شیکاری چەوری ئەەکەی ضرورە کەسەکە دوور بێ لەوەی کە چارەسەری دابەزاندنی چەوری نەخواردن. ئەو دەرمانانی کە چۆری دابەزێنی وەری نەگرێ پێشەوە. بەڵێ بەڵێ، یعنی کوێکم دوایی نەتیجە تەئسیر لە نەتیجەی فەحسەکە ئەکات، ئەو کات ڕیزەڵتێکی دقیقت نایێت. کاگومێت لێرە بە چ جیهازێوەتە بە چ ئامێرێکی تاقیگە پشکنینی چۆریەکانەکەن چۆریەکانی خوێن؟ بەڵێ وڵای ئێمە ئێستا حالیان دوو ئامێرمان هەیە کە بۆ شیکاری چەوریەکان و بە عام بایۆکیمستری تێستەکان ئێمە شیکاری پێەکەین. جیهازێکیان ناوی کۆباسی 311ە، ئەویان جیهازە تقریبان یعنی ئێستا لە سلێمانیە دیارە و معروفە، شوێکم زۆربەی شکارەکان بەمە ئەکرێ و ئێستا ئێمە خۆمان لە نەخۆشخانەی بەخشین، یعنی لە هەنگاوێکی ترا کە ڤێرژنێکی تازە لەوە لە پێشتر و لەوە کوالتی باشتر و لەوە دەقیقتر و سەریعتر هێناومانە بۆ نەخۆشخانەکەمان کە کۆباسی 500ەکە بۆ شیکاری بایۆکیمستری و چەوریەکان. ئومێد ئەمە لە سلێمانی هەیە یا بەس لێرە هەیە؟ بەڵێ لە 1-2 مختبەر هەیە، بەڵێ لە سلێمانی هەمانە لە 1-2 مختبەر. بەڵامی تر ئەمە ئینەکەی واترە بڵێ مواسەفاتەکەی وایە کە شکاریەکان زووتر تەواو ئەکا و هەم دەقیقترە و هەم کوالتی باشترە لە جیهازەکانی تر. بۆ کاتی ئەنجامی شیکاریەکان واتە کەسێک کە ئەو کاتێک کە خوێنی لێ سەح بکرێ کاتی خوێنەکەی داخلی جیهازەکانەکەن تا و کاتی ئەنجامەکەی دەرەچێت، ئەم دوو جیهازە فەرقیان هەیە یاخود هەردووشی لە یەک کاتە ئەنجامەکان تەواو بێت؟ بەڵێ کۆباسی 6000ەکە بەڵێ زووتر نەتیجەکان تەواوەکە و ڕیزەڵتەکان بڵێن ئەگەیەنێتەوە شوێنی خۆی. بە شێوەیەکی گشتی چێنێک کاتی ئەوێ واتە لەو کاتێک سەحبی خوێنەکە کرێتان تەواوبوونی ئەنجامەکە چێنێک کاتی ئەوێ ئەم جیهازانە؟ وڵای خۆی حەقەتەن جیهازەکە کاتێکی کەمی ئەوێ، بەڵام ئێمە بەهۆی ئەوەی کە لۆدێکمان لەسرە و هەم بۆ چێککردنەوەی دووبارەی نەتیجەکان ئێمە ناچارین کەمێک کات زیاتر بنەی بە نەخۆش بۆ ئەوەی یعنی دڵنیابین لەوەی کە شیکاریەکەی بە تەواوەتی بۆ واتە لێرەیە بۆ ئەوەی تووشی ئەو حاڵەتە نەبن کە شیکاریەکە ئەنجامی ڕاستەقینەی نەخۆش نەبێ، ئێوە دەبڵ چێکتان هەیە واتە دووبارە چێکی ئەنجامەکەکەنەوە. ئێمە هەچ نەتیجەیە کە ڕیزەڵتێک کە گومانمان لێی هەبێ خۆمان دووبارە چێکیەکەینەوانێ بەبێ ئەوەی بە نەخۆشەکەش بڵێن ئالەو کاتەیە تۆزێک کاتەکەی تاخیرە بێ و درێژە بێتەوە. ڕێژەی ئاسایی پشکنینی چەوریەکانی خوێن کۆلیسترۆل وا باشترە لە 200 میلیگرام بۆ دەسیلیتر کەمتر بێت، وا پێویستە لە 239 زیاتر نەبێت، بەڵام لە 239 زیاتر بە ڕێژەیەکی بەرزدانرێت. HDL وە گوتمان کۆلیسترۆلی باش زۆر باشە کە لە 60 زیاتر بێت، ئەگەر زیاتر نەبوو گونجاوە کە لە 40 بۆ 60 بێت، بەڵام لە 40 خواردتر بە کەم دەئەنرێت. LDL کە کۆلیسترۆلی خراپ ئەگرێتەوە وا باشترە کە لە 100 میلیگرام بۆ دەسیلیتر زیاتر نەبێت، بەڵام لە 100 میلیگرام بۆ 159 میلیگرام بۆ دەسیلیتر لەوە زیاتر بە بەرز دەئەنرێت. ترایگلیسراید وا باشترە لە 150 کەمتر بێت، بەڵام پێویستە لە 199 زیاتر نەبێت، واتە لە 199 بەرەو سەرەوە بە بەرز دەئەنرێت. خۆشەویستان، پزیشکان زۆرینەی کات گلەی لە نەخۆشەکەن لەبەرەوەی ئەو ڕێنمایە تەندروستیانە یاخود ئەو دەرمانانی کە پێی ئەدا ئیهمالیەکە، یاخود نەخۆشەکان گرفتێکی تەندروستیان هەیە حاڵتێکیان هەیە بەڵام ئیهمالیەکەن. هەندێک کاتیش بە پێچەوانەوەی واتە هەندێک گرفتی تەندروستی هەیە یاخود هەندێک بابەت هەیە هاوڵاتیان
زیاد لە حەدی خۆی گەورەیان کردووە واتە هەڵە تێگەشتن هەیە لەبەری ئەوەی کە بە شێوەیەکی زانستی و بە شێوەیەکی دروست بابەتەکە وەربگرن زیاد لە حەدی خۆی گەورەیەکەن و هەروەها لێترسن. ئێستا ڕۆنە لای بەڕێز دکتۆر دلاوەر پسپۆڕی هەناوی نەخۆشیەکانی دڵ تا بزانین ئایا دکتۆر دلاوەر وەک پسپۆڕێ چۆن چارەسەری ئەو نەخۆشانەکە کە چەوریان بەرزە بزانین قسەی بەڕێزیان چییە لەسەر ئەو کەسانی کە چەوریەکانیان بەرزە ئەو کەسانی کە ئەنجامی پشکینەکانیان دێتەوە پزیشکەکانی خوارەوە ئەو پزیشکی پلەبەندەکان دێنێرنە لای پزیشکی پسپۆڕ بزانین دکتۆر دلاوەر ڕێنمایی و قسەی چیە لەسەر ئەم بابەتە. کاکتۆر باس لە بەرزبوونی چۆریەکانی خوێنەکەین ینی ئەمانەی بپرسیم بزانین ئایا چۆریەکانی خوێن بۆچی خراپە بۆچی خراپە ئەگەر کەسێک من یا هەر کەسێکی تر چۆری خوێنی بەرز بێتەوە ینی ئەو گرفتە تەندروستیانە چیە کە بەرزبوونەوەی چۆری خوێن دروستی ئەکات خۆی بەرزبوونەوەی چۆری نەخۆشی یان بڵێن نەخۆشی حاڵتێکە زۆر بەربڵاوە خەڵکێکی زۆر زۆر سەرقاڵی ئەم جۆرە فاسانەیە کە فاسی چۆریەکان ناسراوە بەڕای من هەستەکەم فاسی چۆریەکان یا بڵێن پشکنینی چۆری خوێن زیاد لە ڕحادی خۆی گەورە کراوە بە پێچوانەوەی کە خەڵک ئێمالی نەکرێت بەعکسەوە هەستەکەی خەڵک زۆر زیات لە جاران گرنگی پێ ئەدات هەڵبەت لەوە چێ بەشێکی بۆ زۆری حاڵتی توشبوونی خەڵک بە جەڵدی دڵ و جەڵدی دەماغ و گەڕانەوەی ئەم هۆکاری ئەم جەڵدەیە بۆ بەرزی چۆریەکان بەڵێ کاکتۆر ڕۆژانە کە ئیبیستن بڵێن ڕێژەیەکی زۆر خەڵک تووشی جەڵدە بەیە ینی کەسی ئیبیسێ فلان کەسی ناسراوی فلان کەسی نزیکی تووشی جەڵدە بووە بۆی بەرزی چۆری جا زۆر کاتی گێڕنەوەڵێ دوای لە سەیرانێک بڕێکی زۆر خواردنێکی چۆری خوارد جەڵدە لێدا و بردیان بۆ نەخۆشخانە زیاتر ئەمە خەڵکی ترساندووە خۆی ئەمە تاکە هۆکار نییە ینی تاکە هۆکاری جەڵدە بریتی نیە لە بەرزبوونەوەی چۆری خوێن ینی چۆری خۆن یەکێکە لە دەیان هۆکاری ترکە ئەبنە هۆی جەڵدەی دڵ و جەڵدەی دەماغ لەبەر ئەوە ئێمە هەستەکەین خەڵکێکی زۆر کە فاسی پشکنینی چۆری ئەکات زیاد لە حد احتیمامی پێ ئەیات کۆمەڵێک هەڵە تێگەشتنی هەیە لەسەر فاسی چۆری خۆی هەموو کەس زەرور نییە لە هەموو تەمەنێکە فاسی چۆری بکات طبعی کەسێک بۆکو ویراسیج نەخۆشیەکی دڵ و نەخۆشیێکیان نەبێت یا ویراسیە نەخۆشی بەرزبوونی چۆریەکانیان نەبێت لە تەمەنی کە ما پێویست نییە فاسی چۆری کرا هەندێک سەرچاوە ئەڵێن لە دوای 20 ساڵیەوە 5 ساڵ جارێک ئەتوانێت فاسی و پشکنین چۆری بکات و هەندێک سەرچاوەش کە ئەمەیان زیاتر باوەڕ پێکراوە لە پیاوانە لە سەروی تەمەنی 45 ساڵیەوە و لە ئافرەتانە لە سەروی تەمەنی 45 ساڵیەوە پشکنین کا هەڵبەت ئەگەر کەسێک بۆ نمونە ئەمەی کە باست کرد عفو لە سەروی تەمەنی 45 ساڵیەوە بەست کەسانی ئاسایی ئەوانی کە ڕیسفاکتەر هۆکاری مەترسیداری هەموو کەسێکی ئاسایی لە تەمەنی پیاو بێت لە تەمەنی 35 ساڵیەوە ئەبێ 5 ساڵ جارێ فاسی و پشکنینی چۆریەکان بکات ئەگەر ئافرەت بێ هیچ نەخۆشیێکی نەبێت لە سەروی تەمەنی 45 ساڵیەوە بەڵام ئەگەر کەسێک بۆ نمونە کەسێک شەکرەی هەیە کەسێک جگەرە ئەکێشێت کەسێک ویراسیەن چۆریان بەرزە یان نەخۆشی دڵیانێ چەند کەسێکیان تووشی نەخۆشی دڵبوون و جەڵدەی دڵبوون ئەمانە ئەبێ لە پێش وەختە فاسی چۆریکەن پێشەوەی بگەنە تەمەنی 35 ساڵی یا 45 ساڵی و مدەی فاسەکانشان زووترە وەک ئەوە نییە 5 ساڵ جارێک بێت ینی گرنگی زیاتر بە بەرزبوونەوەی چۆری بدەن یەکێک لە هەڵانی ئێمە ئەوەیە نەخۆش زۆر جار کە فاسەکات دەدوای ناخواردنی کات مثلن چێت تێرنانی خواردووە دوایەوە چێ فاسەکات ئەمەش وا ئەکات کە فاسەکە بە شێوەیەکی دەرنەچێت وادەکاکتۆر ئەگەر ئەو نەخۆشانی نانیان خواردووە دوایی بێن چۆریەکان بەرز بێ ئەو گرنگی پێ نادەن وەک لەوەی فاستین بێ وەک لەوەی بەڕۆژوو بێت اینجا فاسی کرد خۆی ئەگەر فاسەکە پشکنینەکە دوای ناخواردن کرابوو بەرز بوو ئەبێ دووبارە بکرێتەوە ئەبێ یەکسەر دەست نەکرێت بە عیلاج ئەبێ نەخۆشەکە ڕێدمایی بکرێت 12 ساعت نان نەخوات دابڕاو بێ لە نان خواردن دوای 12 ساعت فاسەکانەکە پشکنینەکانەکات و تو ئەیبینیتەوە ئەگەر بەرز بوو ئەو کاتە ڕێنمایی ئەیتێ و بۆ چارەسەری پێویستی زۆر باش کاکتۆر ئەو کە چۆری بەرزە ینی ئەو نەخۆشیانە چیە دروستی ئەکات بڵێن ئەگەر بیژمێری بتوانانی بە خاڵ بۆن نەخۆشەکانی دڵ خۆی بەتەئکید ئێمە گەورەترین کێشە بکە تووشمانە بێ بۆی بەرزی چۆریەکانەوە تەبەن هەتا چۆریەکان بەرز بن ختوڕەی ئەوەی کەوا کەسەکە معڕەز بێ بۆ ئەوەی کەوا ئەم بەتەئکید ئەم چۆریە لە دیواری خوێنبەرەکانە ئەنیشێت و هۆکارێکە بۆ ئەوەی کەوا خوێنبەرەکان ڕق بن و وردە بە تێپەڕبوونی کات ئەم خوێنبەرە کلس بگرێ و بەهۆی چەند هۆکارێکی ترەوە ئەم بۆریە
وردەوردە ئەگیرێت و کەسەکە معارەزە بێ بۆ جەڵدەی تەمەەن جەڵدە بە شێویشی عام ئێتر ئەگەر دەمارەکەی دڵ بێت جەڵدەی دڵی توژەکات ئەگەری دەماغ بێ جەڵدەی دەماغی توژەکات. کاکتۆر واتەمە بەستت ئەوەیە ینی کەسێک بۆ ماوەیەکی دوور درێژ چۆری بەرز بێ بۆریەکانی ئەگیرێت و تەسکێکاتەوە بۆریەکانی خوێن تووشی ڕەقبوونەکە ینی تووشی جەڵدەی دڵ و یاخود جەڵدەی دەماغیەکە. بەس ئێمە ینی وەکو هاوڵاتیان حەزەکەن ئەوە بزانن ئایا چی بکەن بۆ ئەوەی ئەگەر کەسێک چۆری بەرز نییە بەرز نەبێتەوە یاخود کەسێک چۆری بەرز بووەتەوە ئایا چی بکات بۆ ئەوەی کە چارەسەری بکات. خۆی وەکو باسم کرد تەنها سەبەب بوو هۆکارێک بۆ جەڵدە بریتی نییە لە بەرزی چۆری لەبەرەوە کەسێک ئەگەر بیەوێت بە دوور بێ لە جەڵدا تەنها ڕێگە ئەوە نییە تۆ زوو پشکنینی چۆری بکە یەکێکە لە غەڵتەکان کە خەڵک دووبارێکات یەک تۆس چۆرەکەی بەرز بێت ئەچێ هەموو مانگی دووبارەی ئەکات هەموو مانگی پشکنینە ئەکاتەوە سەردانی دکتۆرەکە مانگانە پێویست ناکە لەو هەڵانە بەڵێ پێویست ناکات و هەموو مانگی پشکنین چۆریکەیت و هەموو مانگی سەردانی پزیشکیت ئەمە یەک دوو ینی وەکو وتمان بەرزی چۆری هۆکارێکە بۆ جەڵدا چەندها هۆکاری ترت هەیە کە ئەمانە هەموویان بەیەکەوە ئەنجام کەسەکە معڕەزەکەن بۆ جەڵدا مەسەلەن بۆ نمونە کەسەکە پەسانی خوێنی بەرزە تۆ ئەبێ پەسانی خوێنەکەی چارەسەرکەیت کەسەکە ئاگای لە پەسانی خوێنی بێ کەسەکە شەکری هەیە ئەبێت تۆ شەکری کۆنتترۆلکەی کەسەکە ریاضە ناکات قەڵەوە ئەبێ ئەمانە چارەسەرکەیت و کابرا ڕۆژانە ریاضە بکات کەسەکە بۆ نمونە جگەرە ئەکێشێت نێرگەلە ئەکێشێت ئەمانە ئەبێ واز لێ بێنێت یعنی نەخۆش هەیە بۆ نمونە هەموو ئەم قوتوڕانەی هەیە هەموو ئەم شتانەی هەیە بەڵام گرتوێتی بە چێوریەکەیەوە هەموو وانگە فاسی پشکنینی چێوری ئەکات تۆ بە تەنها چۆری گرت و بەڵام یەک نیاشتی تر دۆلاناوە کاتە تۆ بۆی بە دووربی لە جەڵدا ئەبێت هەموو فاکتەرەکان کۆنتترۆلکەی و لە هەموو ڕوویەکەوە ئەبێ کەسێکی تەندروست بی هەم لە ڕووی وەزن و خواردن و هەم لە ڕووی دووری لە جگەرە و لە ئەو مادانی کە معڕاستەکەن بۆ جەڵدا ئەو کەسانی کە دێن پشکنی چۆریەکان بەرزە سەردانی جەنابتانەکەن وەکو پسپۆر ڕێنمایی ئێوە چێ بۆ چارەسەرکردن ینی بۆ ئەوەی چۆریەکەی زیاتر بەرز نەبێتەوە یاخود تووشیەکی لە گرفتەکانی دڵ یاخود لە جەڵدە نەبێت و چۆن چارەسەری بۆ دانێن ئایا پشتە بەستێت بە تەمەنی نەخۆشەکە یا بە ڕێژی چۆریەکە یا هەموو ئەوانە هۆکارن خۆی بەتەکیید بەرزی چۆری ئێمە وەکو پێوتی حسابی بۆ ئەکەین بەپی تەمەنی نەخۆشەکە و بەپێی ئەو خطوڕانەی کە هەیەی بۆ نەخۆشی جەڵدا بۆ نە کەسێکی گەنجە و هیچ نەخۆشیێکی درێژخایانی نییە و نەخۆشی دڵ و جەڵدۆشتی نەبوو پێشتر ئەگەر چۆریەکەی تۆزێکیش لەسەروی ڕێژی طەبیعیەوە بێت ئەمە یەکسەر پێویست ناکات تۆ بیخەیتە سەر چارەسەر بەڵام کۆمەڵی ڕێنمایی پێیت کۆمەڵی هۆکاری تیادۆستە و کە بۆچی چۆرەکانی بەرزە جاری وای بەرزیەکە ویراسیە ئەوەی کە زۆر خطوورە بۆ نەخۆشی دڵ دروست دەکات تا ئێستا زانرابێت چۆلی کۆلیسترۆڵە و بە تایبەتی LDL کە بەشێکە لە کۆلیسترۆڵ کەسێک ئەگەر نەخۆشی دڵی هەبووە پێشتر بۆ نمونە قەسەرە و شەوەکە باڵۆنی کردبێت یا پێشتر جەڵدەلی یابێت چۆریەکەی هەر چەندێک بێت هەتا ئەگەر نزمیش بێت ئەم کەسە پێویستە بەردەوام چارەسەری بەرزی چۆری وەرگێتەوە بەردەوام بێ حەبی داوەزینی چۆری وەرگێت علاقی بەوەوە نییە کەوا ئەم نەخۆشە چۆرەکەی هەرچەنێکە کەسێک شەکرەی هەیە زیاتر معڕەزە بۆ نەخۆشی جەڵدەی دڵ لەبەرەوە تۆزێ بەرزبوونەوەی چۆری لەمانە پێویستە چارەسەر وەرگێت کەسێک جگەرە ئەکێشێت زەختی هەیە سێرەکەی قەڵەوە ئەمەش بە هەمان شێو خطوڕەی جەڵدەی زۆرە ئەمەش تۆزێ چۆرەکەی بەرز بێت بەپێی ڕێژەکەی ئەبێ چارەسەر و خۆپارێزی بکات خۆپارێزەکان مەبەستان چێک خۆپارێزیستان لەوێ شێوازی ژیان ڕێنمای بەتەکیید ئەنی تۆ ئەبێ ستایلی خواردن بگۆڕ ینی ڕۆژانە ئەبێ بڕی چۆری کەم بکەیتەوە لە خواردنەکان تا باشە ئەو بڕە چۆریکی خۆی نابێ زۆر بێت و ڕۆژانە ئەبێ ریاضە بکەیت و بڕی ئەوەی کە وەریگری ئەو کالۆریانە زیاد لەوە تۆ بێ ڕۆژانە سەرفیکەیت نەک بڕێکی زۆر وەرگریت و بڕێکی کەم جوڵیت و زیاتر دانیشیت بەشێکی تری سەرچاوی چۆریەکان بریتی نێت تەنها لە چۆری تەبەن خواردنی چۆر خۆمان نزانێکی لەوانە کە زۆر خراپە خواردنی فاسفودە خواردنی ئەمەدەکرا و خواردنی دەرەوە زیاتر خواردنی سوورۆکراوە خواردنێک کە زیاتر حیوانی بێت چۆری زۆرتیایە کۆلیسترۆلی خراپی زۆرتیایە خواردنی نەباتی زیاتر سەحیترە ئەوانەی کە فایبەریان تێدا بەتەکید سەحیترن سەرچاوەیەکی تری چۆری گۆڕینی شیرینیە بۆ چۆری شەکر و شیرینی ئەمانە زۆر جار ئەگۆڕن بۆ چۆری لە هەڵە تێگەشتێک هەیە لە ناو خەڵک ینی کەسێک ئەوێ خۆی بپارێزێ لە بەرزبوونەوەی چۆری تەنها چۆری واز لێنێ شیرینی بەردەوام ئەخوات ینی پێی وایە تەنها چۆری
خواردنی چۆریەکی بەرزەکاتەوە ئایا بەم شێوەیە یاخود نەخێت بەتەکیید وەکوتمان چۆلی ترایگلیسراید چۆریسیانی سەرچاوەیەکی سەرەکی ئەم چاوریە بریتێ لە بەرزی ڕێژەی شەکر لە خوێندا و لە شات و ئەم ڕێژە زۆرەی شەکر لە خوێنە وردەودە ئەگۆڕێت ئەبێ بە چۆری سیانی و لە لەشا کۆ بێتەوە لەبەرەوە کەسێک ئەگەر چۆری سیانی بەرز بێت ئەبێ خۆی بەدور بگرێت لە خواردنی شیرینی زیادە و واتە شیرینیەکانی چۆریەکەی بەرز بەتەکیید هەتا میوە خواردنی زۆر لە شەوانە کە فرکتۆز و مادی فرکتۆز زۆرتایە ئەگە بڕێکی زۆر بێت لە لەشە ئەگۆڕێ بۆ تەراگلیسراید و چۆر ئەنیشە لە لەشا ڕۆژانە زۆرێک لە خەڵک سەردانی نەخۆشخانەکانەکەن ینی کەسێک شانوملی دێشەیە کەسێک سەریێشێ زۆرینی خەڵک وا تێگەشتون هەر کە شانومل یا سەردا ئێش چۆریت بەرزە ینی ڕۆژانە ئێمە نەخۆش ئەبینین کە دێت داوای فەحسی چۆریەکە کە لێ پرسی بۆچی ئەڵە سەر مێشەکە یاخود شانومل مێشەکە پێی وایە کە بەرزبوونەوەی چۆری ئەم نیشانانەیە کە ئایا چۆری نیشانی هەیە بەم زۆری خەڵک تێگەشتووە یەکێکی تر لە هەڵەکان ئەوەیە بەرزی چۆری بە هیچ شێوەیەک نیشانە دروست ناکات لە کەسەکانە بە هیچ شێوەیەک ینی یەکێک لەو مشکلانەی کە خەڵک بە هەڵە تێگەشتووە زۆر جار هەستەکات سەری ئێشێت شانمەلی قورزە بێت ئەڵێ باچم پشکینێکی چۆریەکان کەم هەستەکەم چۆریەکانم بەرزە ئەم بیرکردنەوەی هەڵەیە بەرزی چۆری بە هیچ شێوەیەک شانمەل ئێشە بە سەر ئێشە ناکات هەتا ئەگەر یەک دنیا بەرزیش بێت بە هیچ شێوەیەک شتیوا ناکات.